سنتەری ئاڵا لە هەولێر مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی جاران دەیانگۆت ڕێکخست کە لە نووسی نووسەر جەمال گردەسۆریە. لە لێدوانێکدا بۆ کورتسات مەگەزین جەمال گردەسۆری نووسەری کتێب باسی لە ناوەڕۆکی کتێبەکە کردووتی ئەم کتێبە چەندین بابەت و توێژینەوەی و هەروەها وتە و بەسەرهاتی جارانی لەخۆ گرتووە. ئەم کتێبێکە ئەمڕۆ خوێندنەوەم بۆ کرا 58مین کتێبی چاپکراومە بە ناوی جاران دەیانگوت کە کۆمەڵێک لەسەر ژیانی کوردەواری جاران بە تایبەت بیر و باوەڕە هەندێکیان کە لە کوردەواری خۆمان دێن بیر و باوەڕ پرۆپوچەکان مەبەستنی کە ئەوانەیە کە جێگای ئەوە نییە کە باوەڕیان پێ بۆ بە هەڵەدا بەشێک تریشی لەسەر ئەوەی جاران مەبەستم کە جاران چۆن بوو جاران زۆر نمونەمان هەیە ئەگەر بە ئەوەی بکەین کە کاتی یەکێک بە نمونە وەکو بە شوبهاندن باز دەکراوە دەیانگو فڵان کەس دەرەی شێرە مەبەستەکەی ئەوە بوو یان دەرێ ڕێویە ئەجە مەبەست ئەوە یان جاران کە یەکێک پێڵاوی دەکەتە سەرێکتری دەیگوت ئەوە دیارە سەفەر لەبەرە. ئەوجا هەندێکی تر وەکو ئیشارەتم پێدا لە کۆڕەکەدا بەڕاستی هیوادارین کە ئەم لایەنانە فرامۆژ نەکرێ و بە بەردەوام لە کۆ بکرێتەوە لەبەر ئەوەی کە دەتوانین بنێن زیاتر لێکۆڵینەوە لەسەر بوارەکان بکەین ژیانی کوردەواری ئەو کاتمە زیاتر بۆ ڕوون دەبێتەوە و هەروەها زۆر لایەنەکانی تر هەمووی دەتوانین برێن پەندی لێوەردەگرین پەند ئامێزە لە بۆ ژیانی ڕۆژانەی خۆمان و لە بۆ بەرەو پێشچوونی خۆمان لە بوارەکانی ژیاندا کە بتوانین کە برێن بتوانین هەموو لایەکمان یەک ڕێزی خۆشەویستی و ئەوەی دروست بکەین لە نێو خێزان و تاکو و کۆمەڵ و تاوەکو میلەت.